واتە ئەو کەسانی گەر پشتی دەکڕان واتە پارەی دەدەن لە بۆ ئەو پرۆژێ و قازانجی وەردەگرن یانیشتانها ئەوەی ئیسtismاری وەردەگری ساڵانە باش ئەوەی خێریش بیتن قازانجەکەی دەستە ناو سندوقی خێری ئەو جەم دەمێ ئەوی ڕوون بکەمەوە یعنی ئەمە 7500 پشکمانەیە پشک زیاد نابی لە بدایەتی 3000 مندانە خێری قازانجی خێریەکەی مەسەت شیرەکەیتی 7500 چێڵمانەیە برێت شیرەکەی دەفرۆشین شیرەکەی دەدەینە فەقیران شیرەکەی دەدەینە فەقیران فکرەکە ئەوەیە یان دەدەینە نەخۆش فەقیر قازانجی ئەو پشکەیە لە معالەجەی نەخۆش فەقیر بەکاردێنی ئیدی ئەمە ساڵی یەکەم مجموعە گوتیان پارەمان بدەوە ئەمە شیرەکەمان فرۆشت دامانەوە خەڵکی عەدەدی چێرەکانمان زیاد کرد ساڵی یەکەم 500 زیاتر ئیقالیان کرد هەمومان پارەمان داوە ئەو ساڵەکە 275 کەس ئاخری ساڵ گوتی پارەکەمان بدەوە لۆ قازانجمان کەم بووە یان ئیشی بە پارەی بووە یان قازانجەکەی پێکەم بووە هەستن پارەی پشکەکانمان داوە ئەوانەی کە ئیقالیان کرد عەدەدی چێڵەکەمان کردە چێڵی خەیری لە ئیسtismاری لاچوو ئێستاکە ئەتا ئەو دقیقە بەرنامەجەکە تۆمە چکە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکرێتن 3461 پشک بوویتە خەیری یعنی بەردەوام پشتی خێری زیاد دەبی یعنی ئەمە لە 1500 دەستمان پێ کرد ئێستا 3461 پشک خەیریە یعنی ئەگەر 1500 لێ دەرکەی هەر پشکە یان 25 دایان 30 وەرەقەی ئێستا پشک بە 30 وەرەقەیە یعنی زیاتر لە 5 میلیۆن دلار خەڵک پارەی هینا گوتیان دکتۆر ئەوە پارە بەخوا لەمە خۆش بین خۆ ئەمە نەچوومە بەهەشتێ ئەم نێشتان لە دنیایەمە بەڵام مەسئولیاتێکی زۆر گەورەیە بەڕاستی ینی ئەم نەچوومە بەهەشتێ بەڵام ئومێد دەکەم خوای گەورە هەمومان باتە بەهەشتێ یەکێک لێرەوە دەمێلەوە بەرنامەجەی وەکو خۆشی باسی بکەم ناوی حاجی ئەحمەدە سیقەشی عەمیقی هەیە بە من دەرێم هێرەبانیم زۆر خۆش دەوێت تەسەوور کە دەفعەی یەکەم 30 دەفتەری کردە خێر 30 دەفتەر یەکێک 30 دەفتەری بکاتە خێر تەسەوور کە دەبێت چەند سیقەی بە من هەبوو بیتن تەنانەت ئەوەندە سیقەی بە من هەبووە جارێکیان کوڕەکەی ناوی ئەیوبە کوڕە گەورەکەی ئەم لێ بمبانجی بگوتی ئەیوب وەرە گوت پێش ئەوی بانکە گوتی دوونێکە لەسەرە تویشە هەفتوەشت کردیمە داگوت ئەوە پارێت و خێرە دەکاتون بە پارێت و خۆی گەورە دەکاتن و ئەتو نازانی و یعنی ئەوەکو قسە گوتی ئەیوب وەرە تەدەخولی بینی من و دیلێرینەکەی هیچ علاقەت نەبیتن پارەی خۆم دەکەمە خێر ناکەمە خێر جارێککە باز نەکەوە لەگەرم ها یگوت با بچم گوتیە خچوان باز نەکەیەوە یعنی ئەوە دۆنا مێرەبن هێشتان دریدا نەکەیە بەردەوام خێرێش دەکە کە پار ساڵەکە دەفتەرێک و دەوەرەقەت کەی خێر کرد مناسبەک مەولود بوو لەگەر خێرزانی هاتون دوو پشتی خێریان کردی 6 وەرەقەینە جارێککە 50 وەرەقەی لەوە حەدیقەینە یعنی حەزی لێ بەردەوام خێرێ بکە ڕۆژ تەلەفۆنی کرد گوتی دیرێر بە تەمای تومە گوتم لە چ گوتی لە بەهەشتێ کورە گوتمشتان بەخۆم نەچویمە گوتم 30 دەفتەرم کردە خێر یعنی ئەوەن دۆنە مەحەبەتی هەیە یعنی کورە گوتی ئەخ بە تەمای تومە کورە گوتم وەڵا کاکەشتان بەخۆم نەچویمە بەهەشتێ بەڵام ئومێد دەکەم خوا هەمومان باتە باشێ بەڕاستی مەحەبەت و خۆشەویستی یعنی هەموو جارێ دەمگوت حاجی ئەحمەدی کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم وچی بەیعەتی لەگەر ئەهلی مەدینەی کرد لەسەر چ بەیعەتی کرد گوتی دەوڵەمەندتان دەکەم گوتی پارەتان دەدەمێ نا گوتی دەپارەم لە خوای گەورە بتان باتە بەهەشتێ بەهەشت خۆ بەدەست پێغەمبەریش نەبووە بەڵام بەیعەتیان لەسەر بەهەشتی بوو کاتێک کە فەتحی مەکەی کرا پێغەمبەر غەنیمەی دا کە سوکارەکەی خۆی قوڕێژ ئەو قوڕێشەی کە دەریان کرد لە مەکەی هەندێک لە ئەهلی مەدینەی گومانیان لە مێشیان دروست بوو گوتی یعنی بزانە سەرۆت و سامانەکەیدا خزم و کەسەکەی خۆی نەیداما پێغەمبەر بانجی کردن گوتی ئەمن حوشترم دایتە خزمەکانی خۆم بەڵام دوعای بەهەشت لە بەنگۆ دەکەم بۆ خۆم لەگەرتان دێمەوە مەدینەی لۆیە قەبری پێغەمبەری لە مەدینەیە ئەوجا سەحابەکان گریان و پێکەین ئەوجا من جارم گوت حاج ئەحمەدی ئەمە لەسەر بەهەشتی بەیعەتمان کرد شارەکەتمان لەسەر بەهەشتی بووە بخوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورە لێمان خۆش ببیت